من خاتونێکم تەمەنم 25 ساڵە لە 2 ساڵ ئەبێ زەواجم کردووە واتە 23 ساڵ بووم. مردەکەم یعنی بە خۆشەویستی زەواجمان کرد. مردەکەم ئەو کاتە لە کۆمپانیایەکی ئیشیە کرد، موچەکەی زۆر بوو. ئیتر ئێمەش ڕێککەوتین لەسەروەی کە پارەیەکی باشی هەیە خانووی جان بۆ بکە، بۆیە چوونە خانووی کرێوە. ئەو کاتی کە زەواجمان کرد دوای ماوەیە کۆمپانیاکەی داخرا، بۆیە ناچار چوو لە شوێنێکی تر ئیشکە بە موچەی 500,000. کری خانۆکەمان 250,000 بێجگە لە کری ئاو و کارەبا و ئیتر هەموو شتانێک کە بۆ بژێ ژیانی خۆمان بەکاری هێنین. ئیتر وردە وردە لە دوایەوەی کە لەم کۆمپانیا تازێ دەستی بەکار کرد کێشەکانمان دەستی پێکرد لەبەرەی موچەکەی بەشمان ناکە. من لە ماڵی باوکمە هیچ شتێکم کەم نەبوو، پاری مادیمان مامناوەند بوو، ینی هەر شتێکم بیستە بۆیان نەکردم. من مێردەکەم هاوڕێکانی خێزانەکانیانە بن بۆ سەفەر، ئەیان بنە دەرەوە، ئەیان بن بۆ شارەکانی تری کوردستان. من سێرەکەم هەتا ئێستا شارەکانی کوردستانیشم نەبینی و نەکچمە دەرەوەی وڵات. بۆیە هەموو کاتە پێڵم ئەڵێم منیش ئەمەوەکو ئام بم، من ئەمەوەکو هاوڕەکانی خۆم بم، منیش بچمە دەرەوەی وڵات، منیش بچمە سەفەری دەرەوەی وڵات کەم، من بچمە شارەکانی تر ببینم. وەڵامەڵە من پارەی ئەوەم پێ نییە، من ناتوانم وەکو ئەوان بژێنم، من ناتوانم وەکو ئەوان بکەم، تۆ چاولەوان مەکە، ئێمە پێمەڵە بەپێی بەڕێکی خۆمان باڕاکێشین. تر چەند شەڕێکمان کرد پێکەوە، چەند دەنگەدەنگ. ئێستا من بڕیارم ماوە کە لێی جابم و چوومەتەوە ماڵی دایکم، چوومەتە ماڵی باوکم و لەوێ لەگەڵ دایکم و باوکماژی. یعنی بۆ ماوەی 2 ساڵ ئارامت نەگرت لەسەرەوە حاڵە و نەخێر کردێ بە شەڕ و داوای جیابوونەوەت کرد. هەست ناکەی 2 ساڵ کەم بێ بۆ ئەوەی کە تۆ هێشتا بە تاواتی لەیەک تێنەگەشتون لەگەڵم هاوسەرەتە یەکسەر بە مەسەلەی خۆ بەراوردکردن بە کەسێکی تر ئەو بڕیارە بەی؟ ئێمە زۆرە گونجین پێکەوە، تەبعەتمان زۆر لێکەوە نزیکە، بەڵام کێشی ئێمە تەنیا پارەیە. ینی کێشەی گونجاندنتان هەیە و هیچ کێشێکتان نیە لەو بوارەیە، ینی بەیەکەوە باش گونجاون. بەڵێ تەنیا پارەکەیەتی و پارەی بەشی ئێمە ناکە. من ئەمەوەکو هاوڕێکانم بم، من لە سناپەکانیان نایان بینم هەموو ڕۆژێ لە دەرەوەن ئەچنە دەرەوە جلی جوانەکڕن، هەموو شتێکی کە پێویستیان بێ بەکارێن ئەیکڕن. من میش ئەمەوەکو ئەوان بم، ئەمێ مناڵەکەم وەکو مناڵی ئەوان بێ. باشە تۆ بچی ئازانی کە ئەوان کە ئیتر بۆ شێوازە سناپەکەنی تر دڵیان خۆشە، مرتاحن، خۆشەویستی هەیە لە نێوانیانە؟ من کێشەم نییە، با منیشکو ئام بژیم با دڵیشم خۆش نەبێ. کێشانی حەزەکەی بۆ شێوازە بژی بەس دڵیش خۆش نەبێ کێشەت نییە؟ کێشەم نییە. نەخێر. ئەی دایکت چێڵێ باوکت چێڵێ کە ڕۆشتیتەوە ماڵی باوکت؟ دایکم پشگیری مەکە، باوکیشم پشگیری تەکە؟ بەڵێ دایکم پشگیری مەکە، لەبەریەڵێ من نامێ ئەو ڕەزالەتی کە من تێژام، ئەو نەهامەتانی کە من تێژام تۆ تێ بژیتەوە، ئەڵێ تووشانیەوەی کە ژیانێکی زۆر باشە هەبێ، بە دیار کەسێک دامەنیشە کە پارەی نەبێ. باوکیشم هیچ ناڵێ. باوکە بێدڵە؟ باوکم هیچ ناڵێ، تەنیا دایکم پشگیری مەکە. باشە بۆ نمونە تۆ کە مەسەلەن چاولێکەریەکەی سێری ماڵی ئەمەکەی سێری ماڵی ئەوەکەی سێری سناپی ئەمەکەی سێری سناپی ئەوەکەی تو دوایی بەراورد دەکەی بە ماڵەکەی خۆت و بە هاوسەری خۆت، تۆ لەگەڵ هاوسەرەکەی خۆتان مرتاحی، هیچ کێشەیەکت نییە، خۆشتەوێ لە یەک تێگەیشتون، یعنی تۆ نازانی کە ژیان لە گۆڕانکاریە، هیچ ژیانێک وەکو تایمێکی خۆی نامێنێتەوە، بەردەوام ژیان ئەگۆڕێت. من چی لە مرتاحی بکەم کار لە ماڵەکەی خۆما بە، منیش حەزەکەم لەگەڵ هاوسەرەکەما بڕۆمە دەرەوە، حەزەکەم سناپی لەگەڵکەم، حەزەکەم ناوماڵەکەم بگۆڕم، هاوڕێکانی خۆم هەموو ڕۆژێک، ینی ئەگە هەموو ڕۆژێکیش نەبێت ساڵی جارێک کلپلی ناوماڵەکانە گۆڕن. ئەخ تو 2 ساڵە زەواجت کردو، تو هێشتا سەرەتایی لە مەسەلەی زەواجە، ینی ئەمە شتێکی زۆر گرنگە بۆ کچانمان، بۆ ژنەکان کە ئەمە بزانن ئارامگری زۆر گرنگە، ینی ئارامگری وانەیە کە بێ فێری ببی، ئارام بگرە لەسەر ئەوەی کە هێشتا سەرەتایی، هێشتا 2 ساڵە زەواجە کردو. مناڵ هەیە لە نێوانتانە؟ بەڵێ. مناڵتان هەیە؟ چەند مناڵ هەیە؟ یەک مناڵت هەیە. ئەی مناڵێکی سەلای خۆت هەیە لای هاوسەرتەکە؟ لای خۆمە. لای خۆتە؟ بەڵێ. ناشێڵم بیبینە نەخێر. ئەتر لای خۆتە بێ؟ بەڵێ. یعنی گوناحە تۆ یەک مناڵتان هەیە تازە زەواجتان کردووە ئەو نەچاو لەم بکەیت و چاو لە ماڵی ئەو بکەیت، یعنی ماڵی خۆ دوێرانەکەی بۆچی بۆ چاولێکەری لە مولە و ینی تۆ ئێستا یەکێک لەو کێشە گەورانەوەی تۆ قسەیەکی کڕەڵی من کێشەم نییە مرتاح بەمیانە، بەس مهمەوەیە شتێکی جوانم هەبێ و ماڵێکی ڕازەوام هەبێت. بەڕاستی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە، یعنی حیف بۆ دایکیشت کە پشگیری تەکا بۆ ئەمە.
ینی کچی خۆمای زۆر جار کە تۆ سەیرەکەیت بەختەوەری بەوە نییە بە سناپ و ئەمانەوە ژیانێکی خەیاڵیە یعنی کێک لەو کێشە گەورانی کە کچان و ژنان تووشێ بن مەسلەی سناپە کە ژیانێکی خەیاڵی دروستەکەن بەڵام لە واقعەکان ئەوانین ینی من زۆر جار کەسانێک هاتوو بۆ ڕاشکاری بۆ لام ڕاستە ژیانێکی زۆر زۆر خۆشیە لە سناپەکەی وا دەرەخە کە خۆشترین ژیانیە بەڵام گیری خواردۆ بەدەست کێشەکانیەوە گیری خواردو بەدەستی کە مرتاح نییە ئاسوودە نییە ئەڵێ من بەچی چیم بۆچی ئەمەم و شتێک کە هەمە کاتێکە خۆم لە ناخا مرتاح نەبم بەڵام توی سە پێچەوانەکەی ینی یەکێکە لەو شتانی کە تا ئێستا زۆر بەکەمی ئەمە ڕوبەڕوومان بۆێتەوە کە کەسێک خۆی مرتاح بێ بەڵام چاوی لە مڵک و سەرۆت و سامان و چوونە دەرەوە گەڕان و سناپێک بێت ینی ئەسڵم تۆ بێ یەکێک لەو کەسانی بی کە ئەهرواز لە سناپ بێنی جارێکی تر هەر چکە سناپ ماڵت یەکەیە ماڵت وێرانەکەەوە توێشتا تازە جابوویتەوە چەندێکە بێ هاتوویتەوە ماڵی باوکت تقریبی 2 هەفتەیەکە 2 هەفتەیە هاتوویت بەڵام تۆ نازانی جابوونەوە چەند قورسە دوای مەسئولەتی ئەم مناڵە چەند قورسە کاتێک هاوسەرەکەم ناوێت جابینەوە چەند جاریش هاتووە بۆی قناعەتم پێ بکا کە بگەڕینەوە بەڵام من هەستەکەم ئەو کێشەیەکی زۆر گەورەیە لە نێوانمانە ئەی بشکم دوای ئیشێکی تری دەستکەوێ ماوەیەکی کاتی بێ لەو ئەوەشی کۆمپانیایە پێوتم ئەوشی پێوتووی باجانە بینەوەتانم 2 ئیش بکەم کاتە کە 2 ئیشەکە ژیانتان فەرقەکە بەرەو باشترە چێت کاتە تۆ زۆر گرنگە لێرەیە جارێ ئارام بگری متمانەت بە خۆت هەبێ متمانەت بە هاوسەرت هەبێ ئەمە زۆر گرنگە ینی لە ژیانی هاوسەریە هەتا متمانە هەبێ هەموو شتێک ئەتوانن دەسەبەرکەن هەموو شتێک ئەتوانن بنیاد بنین بسکە متمانە نەما تۆ متمانەت بە هاوسەرەکەت نەبێ کە بتوانێت لە ژیانێکی خۆشە بدژێنێ کە ئێستاش وەزەم لە هیچتان کەم نییە لە هیچتان کەمە نەخێر هەل گەڕان و بەڵە سناپ و بەڵە ئەساسی ماڵ گۆڕین و تۆ 2 ساڵە زەواجی کردە بەکوێ فریاکەوی ئەساسی ماڵ بگۆڕی وەنیە کاتە کچی خۆم ئەمەیەکە کە لەو شتانی کە تۆ نابێت بەردەوام چاوت لە ماڵی ئەم و لە ماڵی ئەو بێت یعنی وەرەوە سێری خۆت کە سری شتانەکە کە هەتە مناڵێکت هەیە هاوسەرێکی باشت هەیە ئەو شتانی کە هەتە چێژی لێ ببینە ینی فێری ئەوە ببە کە لەو شتانی کە لە ماڵەکە تا هەیە چێژ ببینی نەک بەراوردکەی ئیبن قەیم لە یەکێک لە نووسینەکانی ئەڵێ بەراوردکاری لە مهلیکاتە مهلیکات یعنی چی یعنی ژیانت تووشی هەلاکەتەکە تووشی ناڕەحەتیەکە ئارامەبی ئەو کەسانی کە بەردەوام خۆیان بەراورد دەکەن بە ماڵێکی تر بەردەوام خۆیان بەراورد دەکەن بە هاوڕێکانیان بە کەسانی تر بەردەوام لە ناڕەحەتیا ژین یعنی قەت ئاسوودە نابێ من دڵنیام ئەگەر تۆ بۆ شەوازە هەر چاو لە سناپی خەڵکی بکەیت و خۆ بەراوردکێ بوان